وەڵای من خەڵکی دووگۆمانم کار و کاسبم ئاژاڵداریە مەڕداریە ڕەوەندین هاوینان دێینە قەندیل منتیقەی خرندۆڵ و گۆمی کرمە سوورانەوە منتیقانە بە ئاژاڵداریەوە خەریکین هەتا لە مانگی شەشەوە دێین تا دەوری دەی هەشت و ئەوان هەر لێرە دەبین ئەوجا دەچینەوە خوارێ لێرە دەبین لێرە بە هەتا سیرناوێ بە سیارە دێین لەوێژ ڕادەبێ بە وەڵاخی بارکەین وەسەرکەین بۆ منتیقانە وەڵای ڕێ بە وەڵاخی تەقریبەن ئەوەیە لەوانەیە 4 سەعاتێکی وا بێگال ئەوش قۆناغا ئێستا لە شاخم بەڵێ لە دووبڕانەمان لە کلمەڕی ئێرە دووبڕانەی پێ دەڵێ وەڵای ئەو شەوینە ئێوارێکە مەڕەکەت ڕاگرن ناوچاخوا تا دەوری سەعات 12 ئەو دەمانە ڕادەوەستی سەعات 12 دەبێت سەعاتەکەی شوێن کە جاگە شوێنێک دەوجا دێنەوە شوێ خۆ تا بەیانی ڕانەدا هەموو شوێگە شوێنەکەی دەڕوە ئەو شوێنە بۆ ئەوەیە مەڕەکە دەڵێ بە شەو زیاد دەکا قەڵەو دەبێ وەڵی دەوری سەعات عوتین و هەش دێت تا شوێی مۆڵ دەبێ نانچای دەخۆی تا دەوری سەعات 12 شوانەکە دەنووی لە سەعات 12 ڕادەبێ مەڕەکە برسی دەبێتەوە دەبێت ڕادی تا سەعاتێک 2 سەعاتان بی لەوەڕێنی ئەو جارە گەلەوەڕان تێرت خوادەوە تا بەیانی ڕاگەگریەوە لە شوێنی خۆ وەڵی یەک کەسە بە زۆری جاوەڵی مەڕیوەیە زۆر بێ دوو شوانی لێ کەم بێ یەک شوانی لێە ئەویش بەپێی ئەوەیە بەپێی زۆر و کەمیە وەڵی لە شوێنی ماڵ و ڕەشمان و شتیوا دووە دەبێ نابێ شەوانە بچیۆکن ماڵێ دەبێت لە شوێنی وای ڕاگریەکە هەوێزە دەچی لەو ئەو شێو هەوێزانێ ڕادەگری جاگە سەعاتی 12 بوو دەتوانین 2 سەعاتان سەعاتێکی ڕادەی بی لەو ڕێن بێنیەوە لە شوێنی خۆی ڕاگریەوە وەڵای جا دەبێت سیلاعەت پێ بێ تفەنگت پێ بێ گورگ زۆرە ئەو جا دەبێت لایتی چاکیشت پێ بێت ئەوەشتانە دەبێت پێ بێ کەپەنکیش دەوێت پێ بێ شێوەی تێی بنوو وەڵای نانوشتاشوش هەمووشتت پێیە ماست پێ پەنیرت پێیە چاوش قەند و چاوشتیوات پێ ئەوەشتانت پێیە ئێوارەی سالی دەنێگە ڕاوەستایی بەیانێکەش دوی دێنێ بۆنی ڕۆژ دەچێەوە ماڵێ وەڵی ئێرە وەڵای زۆر زەحمەتەوە ئێستا ئەرێ وەڵا زەحمەتە وڵات نەماوە کوێستان نەماوە ئێستا تەماشا دەکەی ئەو عەدوودانە هەموو ئێران دەستی بەسەر داگرتوونە تەقەی لە مەڕاندە کامەڕاندە وژوی شوان و شتیوا دەوژی کەس نەیاریزیەکەوە پێیاگەیانە بێ ئارێ وەڵا زەحمەتە بەرێ وەڵای مەترسی تیارە تورکیشامدادی بە هەزاران خەڵکیشمان لەو خەندی لێی تیارەی تورکیا لێی داوا شەهید بوون ماڵی وێ هەر بە ماڵەوە مەفع بۆتەوە مەڕەکەشی مەفع بۆتەوە وەڵای تێژەکەی شیارە وڵای شێر تێدەیە باشە توەگە لە هەوارێک توێکە هەوارێکی دیکە وەکو دڵت نوێ دەبێتەوە باشترە ئەو هامینە هەوارانە خۆشن ئەگەر لەبەر ترسی تیارە و تۆ پوشتیوال دێنە بێ باشە وەڵی هاوی نانفێنکە هەوایەکی خۆشی هەیە ئەوجا لە وەڕەکەشی شینەوەکی گەرمێنەکان و ئەو شوێنانە نیە بڵێ ئیشک بێ هەتا تەقریبەی مانگین و ئەوانە ئیشک نابێ بەفروشتیوای هەر لێ دەمێنیتەوە بەفری هەر لێ ئێساش بەفری لێە وەڵی ئاوی سازگاری زۆرە بەڵێ ئەرێ وڵا کانیاوی باشی هەیە ئەرێ وڵا هەموو کانیاوی سازگاری هەیە ئاوی زۆر باشی هەیە وەڵی بۆ حیوانی سوودی زۆرە حیوان لێرەکە واوە سازگارێک بخواتەوە بۆ جستانێش بە قووەترە هێندە کەس نابێ ئەگەی ئاگەیانەوە هەموو بڕێ لێرە بگرن لە منتیقەی قەندیلی بگرێت تا دەگاتە ئاجۆمەران هەموو ڕۆژێ کۆماری ئیسلامی ئێران تەخەمان لێ دەکاوانەک ماپێتی یاسا سەرکردە گۆ جواب ناتوە لە ئەمە ناچینە بڵێم ئاوای دیوی عەدوودیش بین هەر لە دیوی سنووری خۆمان دەوری 2 کیلۆمتر لە جادە و لە پایگەیەکان دوورین لێوێ تەخەمان لێ دەکەن ئەگە ئەو سەرکردانە بە غەمی میلەتی خۆ ئەویانە بانە نەدەبوو جارەکەی هۆشداریاندا بە کۆماری ئیسلامی ئێران کوتپەی نابێتە خەی لەو خەڵکەی بکەی ئەو خەڵکەی بوژی بەلاش وەڵی داوامانەوەی لە حکومەتی هەرێمی کوردستان ئەو سنوورامەن بۆ پارێزی چی دیکە کۆماری ئیسلامی ئێران ئەوە تەعدامان لێ مەکا و تەخەمان لێ مەکا و مەڕ و ماڵمان لێ نەوژی و داوامان ئەوەیە ئەمە سادێ لە گەرمێن شوێنمان لێ نەعاوینەوە دێنە قەندی دەوێت تیارەی تورکیایی و کۆماری ئیسلامی ئێران و بە تۆپ و بە تیارە و بەشتی وە دەمانکاتە ئامانج و هەدەفی ئەوانەی نێمە بە هەزاران خەڵک مەڕ و ماڵ و وەڵاخ و زەلامیشن تەیاسا بە زۆری لەدەستداون وەڵایەوە بۆ ئەوەی شەوێ گورگت دێتەزگێ ورچت دێتەزگێ تەخەی لێ دەکەی پێی لە کۆڵە خۆ دەکەیەوە بۆ ئەوەی بەکاردێ دیفاعی پێ لە خۆ لە مەڕی دەکەی ئارێ وڵاوەرچی شێ بە زورش باشە بژێ یەک دانەی بخوا دەڕوا بەس گورگ بەدانێکی وازنیانی گورگە ئاگات لێبرانوەنەی کەوەی
مەڕەکەی مەحفی دەکاتەوە هەموو دەخنکین